دوای بڵاوبوونەوەی هەواڵی نەمانی دەرمان لە نەخۆشخانەی هیوای تایبەت بە نەخۆشی شێرپەنجە لێرە و لەوێ کەسانێک بانگەوازی نەبردنە دەرەوەی پارە بۆ مەراسیمەکانی حەج و عومرە دەکەن بە بیانووی ئەوەی دەکرێت و پارانە بۆ نەخۆشخانەی هیوا یاخود بوارێکی دیکەی خێرخوازی لە ناو هەرێم خەرج بکرێت. ئەمەش یەکەم جار نییە بانگەوازی لەو جۆرە دەکرێ و پرسیار لەسەر خەرجکردنی پارە بۆ حەج و عومرە دروست دەکرێت. لە بەرامبەردا زانایەکی ئاینی دەڵێت حەج پایەکی ئیسلامە و ئەرچی سەرشانی تاچی موسڵمانانە هیچ خێر و چاکەیەک بری ناکەوێت. دەشڵێت بەرپرسیارەتی ژیانی نەخۆش و کەم کورتی نەخۆشخانەکان لە ئەستۆی حاجیان نییە بەڵکو لە ئەستۆی ئەو دەسەڵاتدارانەیە کە سەرۆت و سامانی وڵاتیان قۆڕخ کردووە و ناهێڵن خەڵک خێری لێ ببینێ. معلومەکە فەریزەی حەج ڕوکنەکە لە ڕوکنەکانی ئیسلام واتە پێغەمبەری خوا دەفەرمێ بونیە الئیسلام عەلا خەمسین بیناکراوە ئیسلامەتە سەر 5 پایە یەک لەو پایانە حەجی ماڵی خوایە ئەو کەسێک کە بۆی دەکرێت بۆیە هیچ شتێک لە بری حەج پڕ نابێتەوە هیچ شتێک حەج پڕ ناکاتەوە ناتوانین بڵین خێرێک بکەین سەدەقەیەک بکەین یان مزگەوتێک بکەین یاخود مەدرسەیەک بکەین یاخود مستەشفایەک بکەین یاخود چارەسەری نەخۆشێک بکەین یاخود ژن بۆ کەسێکی گەنج بێنی لە بری حەج و لە بری ئەداکردنی فەرزەی حەج هیچ شتێک جێی حەج ناگرێتەوە و ئەگەر بێت و هەوڵێکە بێ بۆی کە بۆ لە کەدارکردنی فەریزەی حەج یاخود بۆ لە کەمکردنەوەی شەئنی حەج بەڕاستی ئەوە ستەمێکە لە ئیسلام دەکرێت ستەمێکە لە موسڵمانان دەکرێت و داهاتی خەڵکانێکی نەخۆش و خەڵکانێکی تووشو بەم نەخۆشە درێژخایانە بەڕاستی ئێمە زۆر نیگەرانین بەوەی کە داهاتیان دزراوە داهاتیان قۆرخ کراوە ئەو خەڵکانێکەوە حکومڕانی دەکەن و داهات و بودجە و موچە و قوت و بودجەی خەڵک دەبڕن بەڕاستی خوێنی ئەو نەخۆشانە لە ملی ئەو دەسەڵاتدارانەیەکەوە ماڵی خەڵکیان تاڵان کردووە نەک لە ملی ئەو براو خوشکە حاجانێکەوە بە پارەیەکی کەم دەچن بۆ حەجی ماڵی خوا. لە ساڵی 2012 پەرلەمانی کوردستان یاسای ژمارە 11 دەرکرد کە تایبەتە بە دروستکردنی سندوقێکی هاوکاری و کۆمەک بۆ توشبوانی شێرپەنجە بەڵام لە ئێستادا داهاتی ئەو سندوقە دیار نییە. ئەندامێکی لێژنەی تەندروستیش لە پەرلەمانی کوردستان دەڵێت حکوومەت کەرتی تەندروستی پشتگوێ خستووە هەر ئەمەش وای کردووە و کەرتە بەرەو داڕمان بچێت. دیارە ئەمە کەم تەرخەمێکی تەواو دەگیرێ لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە کە بەڕاستی ئەم کەرتە دەبوایە گرنگی زیاتری پێ بدرابە بودجەی زیاتری بۆ تەرخان بکرابە بۆی ئەم کەرتە تووشی ئەم هەموو قەیران و کێشە و شپرێزەیە نەبووە کاتەکە کاتی ئەوەیە بەڕاستی ئەم سندوقە زیاتر ئەکتیو بکرێەوە داهاتی زیاتری بۆ بچێ و لە هەمان کاتیشدا حکوومەت ئەم قەیرانەی کە لەسەر پێم وایە قەیرانەکە هەر نەبووە بەڵام ئێستا قەیرانەکە ئەگەر هەش بوو بێ ئەو زۆر سووک بووە بۆی حکوومەت دەبێ بەڕاستی گرنگیەکی زۆر بە کەرتی تەندروستی بدا. سێکتەری تەندروستی بە یەکێک لە کەرتە هەستیار و گرنگەکان دادەندرێت و ڕاستەوخۆ پەیوەندی بە ژیانی تاکەکانی کۆمەلگاوە هەیە هەر بۆیە لە سیستەمە سیاسیە سەرکەوتوەکاندا حکوومەت گرنگی تەواوی پێدەدات بەڵام 27 ساڵە حکوومەتی هەرێمەی دوانیوە و کەتە بگەینێتە ئاستێکی بەرزی خزمەت گوزاری کەچی لێرە و لەوێ برە و بەو بۆچوونە دەدرێت کە دەبێت حاجانی کورد لە بری سەفەری حەج پارەکانیان بخەنە کەرتی تەندروستیەوە لە کاتێکدا بەشێک لە چاودێران ڕای دەگەێنن ئەو پارەی لە هەرێمی کوردستان بۆ حەج و عومرە دەبرێتە دەرەوە. یەک لە سەدی ئەو سەرۆت و سامانەی میلەتە نییە کە حزبەکانی دەسەڵات بە گەندەڵی و قۆڕخکاری میدیا ڕوخێنەر و دۆڕاندنی کەیس بە کۆمپانیەکانی نەوت بەفی ڕۆی دەدەن. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێیان هەولێر.